ميسي دووبارە ميسي الله ميسي دووبارەی کردەوە های ميسي غەدارە وەڵڵا ميسي لە هەمان شوێن سڵاو هاوڕێیانی خۆشەویستم خۆشحاڵم لە پارتێکی تری کارێر مانێجەر مۆد لەگەڵتانم سلامی خواتان لێبێ ئەم کاتەوە هەم کاتێکتان باش هاوڕێیانی خۆشەویستم ئەگە سەرەتای بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بیر مەکە زەنگۆلەکەش چالاکە ئەگە دەتوێت نوێترین ڤیدیۆکان ببینی و وا بکەی ئێمەش بەردەوام بین هاوڕێیانی خۆشەویستم یاریە لووتکەکە چاوەڕێمانە مانچستەر سیتی و تۆتنهام لە قۆناغی 16 کارەباکاو جامی ئینگلیز ئەگە بەبیتان بێ لە قۆناغی یەکەم قۆناغی 32 لیڤەرپولمان دەرکرد لە ناو یاریگای خۆی ئەم جارە مانچستەر سیتیە بەڵام وەزعی پێکاتەکەمان زۆر خراپە کلیان ئیمباپێمان لەدەست داوە وێرنەرمان لەدەست داوە ینی وەزعەکە باش نییە کلیان نازانم کەنجێ دێتەوە یاری وێرنەر دیار نییە کۆمەڵە یاریزانیشمان توانایان کەم بووە ینی تااقەتیان پێویستیان بەپشووە یەک لەوانەیە لامیلی ماڵ دوو بێرگڤال بەڕاستی ئاسەکی باش پێشکەش دەکات ئەم یاریە پشووی پێ دەدەین چێ بێنین دەتوانین سار یاری پێ بکەین ساریش شوێنی بێن تاکورد ناچارین ئەو یاریە زەرورە بەڕاستی چکە مانچستەر سیتی ببڕین وەبزانم بەس سێری بکەین قۆناغی 16 مان یونایتیدمان لە پێش دەمینێ لەناتیپەکانی دی بۆ شێوەیە قۆڕز نینە یاڵە بسمیلە بە تەمای خوددا تەشکیلەکەمان خراپە خراپ نەخراپە نە زۆر باشە با بڕۆین ومێدمان هەیە مانچستەر سیتی دەربکەین ئەڵڵا لەم جەوە مانچستەر سیتی بەرامبەر تۆتنهام هەمیشە تووشی کێشە بۆ لەو کاتۆی کە پیپ گواردیۆلا هاتووە پیپ گواردیۆلای زیرەک بەڕاستی زۆر سەرسامیمە با بزانین ئەنجامی ئەو یاریە چی دەبێت ئێمە دەردەکرێن یان دەتوانین مانچستەر سیتی بێت لە خولەکە دەرکەین ئۆ ئالاند کامل تەشکیلە یاری دەکات ئێ وەڵڵا گوناحا و دەرفەتە دووبارە نابتۆ لە ڕێوە خودای ئای چیم نەدەستدا پیپ گواردیۆلا ترسی لێ نیشتووە یاڵە وەڵڵا و دەرفەتە گۆڵە کاکە مانچستەر ناترسێ ئێمەش دەمانەی نەترسێ This is the Manchester City starting 11. Ederson is between the posts. Manuel Akanji starts alongside Ruben Dias in central defence, and they go with just one in attack. کیڤن دی بروین دەبێ ئاگامان لێبێ بکە خەتەریاتێکی دروست کردووە هالاند لێیە ئۆڤەر بکە کێشەمان نییە دەستخۆش یاڵە مێسی ئۆفساید دەستخۆش ئەراقۆ بەس باشەوە کو ئۆفساید نەبوو خۆزگە دووبارەی کردبەوە Unsurprising who we've singled out as our player to watch. What should we expect today, Sue? Well, if they play a high line defensively today, he's certainly going to exploit that space in behind. He's so quick, and then he's got that quality on the end. دەی بێرگڤال الله زۆر هێواش بوو ئەنگینا خەتیر دەبوو هەتا ئێستا زۆر باشین وەلەو ترسمانەیە گۆڵە الله دەترسێم ئەو هەموو هەزمەیە بچێنم و بازەکەی بدەم لە کۆتایی گەڵە مێسی دەبایە زیاتر بچمە پێشەوە بەڕاستی دەبایە تێستە گۆڵە بکەم ئەوە چ بوو
ئافیا ئاراخۆ لە پشتۆ بێ ترسم نییە من وەی بابا هەلاندی ترسناک یاڵڵا دەبووە تێستە گۆڵ بکەم زوو گۆلە چ بکەم ئەرکم بەڕاستی ئاسانتە دەبی نا هیچ مەجای مانستیمانەداوە زۆر بە حەزەر یاریەکە دەکەین هەدە پیشمانەوەیە بە کەمترین زیان هەم سەرکەوین هەمیش یاریزان لەدەست نەدەین چکە بەڕاستی یاریزانی تر لەدەست دەم کارسات دەخۆڵکەی ئەوە مێسی لامینی ئەمەڵ دەرچوو لەڕێوە خوددایە ئۆتۆپێدایە چی نا خۆتی ئەو دیفاعانی نییە بەڕاست هەتا ئێستا هەموو یارزانەکانم بەسە تەنەوە یەک دوو دەرفەتە نەبێ کە بەڕاستی نەدەبووە گوناح بوو لە دەستمدا نا فیارەخۆ یاڵە لامین دەستخۆش ئەس بەڕاستی نا ئەو جارە نا یەک چرکە تاخیرم کرد یەک چرکە گۆل یەکەم نزیکە ئیشاڵڵا نزیکە مستحقیشین مستحقی بەڕاستی گۆل یەکەمی ئۆفساید وەڵڵا گۆل یەکەم دی بڕۆین ئەو هەموو دەرفەتەم چۆن ئەو هەموو دەرفەتە گۆل دەخۆی هێشتا کات ماوە قەرەبی دەکەینەوە ئیشاڵڵا ئەمنا لێرە ئەرەخۆ گوتم تۆپەکەی وەرگر بەڕاستی نا دیبڕۆین ئەو شتانە ناچێنێ دۆنارەمە بەڕاستی هەوڵە چی تەواویشیدا خەتای خۆمانە تعویزی دەکەینەوە ئیشاڵڵا ئاها ئەی باشە ئەمدامە لامینی وەڵی ماقول نییە ئێلو بەڕاستی نابی ئەو غەڵەتانە نابی دووبارەکەمە دەنە گۆلی دومیش دەخۆم نەکەی ڕۆدری کلیلی مانچستەر سیتی ڕۆدریە جێم یەکەمەوە بزانم خلاص دەرفەتێک ڕێککەوی زۆر بیم دەبی يلا جمال يلا جمال او بەدەستی چێکت جێم یەکەم گۆڵێک لە دواوی هاندەرانی سێتی دڵخۆشن چکە بەڕاستی ئێمە دەبا لە پێش بین سێ فرسەی 100% مان توان نا وەڵڵای کاکە نەمدا تێرە لامین یاڵڵا یەک کەلە دەبۆ ئەسیستێکی جوان
Challenge surely not to be missed. Yeah, always Fero entertaining assist between بوينه. those two. Can't wait to watch it. Luciana. اي It's a challenge that's got هو a زين whistle فاول يما. and a free kick. John Stones. زۆر بە زەحمەت تۆپی دەدەن بەڕاستی Erling Haaland. کێشەنە. De Bruyne. Now Haaland. هەرکەچی نییە. Spurs recovering possession well. Luciana. Well, it was looking good, but ultimately nothing ئارە doing. کێلۆ ئیلات. ئەوانیش ناوێرن تۆپی ڕاگرن. Rodri. City trying to get things moving. And the Offside. flags up. Offside the call. یارەکەمان لەسەر خۆمان قورس کرد بەڕاستی دوو دەرفەتەمان چوان. Well, we have more coverage from the Premier League coming up for you here on EA TV as City face Bournemouth. All the action live on that one. لامین ئاکەی سعاز بوو. Jack Grealish. خۆ تۆپی نادەنەوەنە. Grealish. زۆر سەیرن. A chance to cross here. De Bruyne. ئۆ Good patient build-up, but not quite the end product. ئەوستەکەنەوە. The defence. خەنە دێڵم پاسادەکە بدەم. یاریزانە منداڵە چی بوو؟ گواردیۆلە دەرفەتی پێدا بوو. Lionel Messi. Played through nicely. In behind. Can he finish? نا والله بێرگێڵ لەکندا. ئەخە معقول نییە وەڵای سەبریشم داگرت. Jack Grealish. Ake. ئەو مشکلەیە ئەو گۆڵم کرد بە گۆلی برنەوەشم دەکرد. Onto Grealish. کاتم زۆر لە بەردەمدا بوو. Grealish. نا Easily here. De Bruyne. Genuine chance. And there's another one. Valuable breathing space for them now. وەڵا لە جام دەرکراین. Another look now, and you can see he's under all sorts of pressure here. He's done well, though, to fend them off. Really strong play and a good finish, too. ئای قورس بوو وەڵا زۆر قورسە زۆر قورسە ئەوە گۆڵ بێ. گۆلی یەکەم ئەڵڵا هورەمان گەڕاوە یەکەم دەقا لێدە کوڕی بەر سێ چار فرسەی وام لۆڕێکە دەگۆلت کرد بە یاڵە کاکە دەقەماوە گەرم بووینەوە Here you can see کۆڵ نادەین. we do have to feel for the keeper. He's left completely ئاتیا exposed. ئەسیست و گۆڵەکەی یەک لێکتری جوانتر. یاڵە بەس بەرامبەر بێنینەوە. Spurs may still be behind, but this game feels very much like a contest again. Grealish. هەرێ کاکە دەیەکتان لێ وەگرن. On and moving the ball with purpose. یەک دوو تەبدیلاتی بکەوە. یاڵە هەر قووەتیان نەمایە بەڕاستی وەزعمان خراپە. تاکە حەل ئەوەیە ناوەڵە خراپە. یاڵە کێشەمان نییە گۆلی بەرامبەر بێنینەوە. He's got them a throw in. یاڵە دەقە زۆر ماوە ئەوان تۆپەکەمدا And this could be چ بۆ هەدیە corner. Maybe the chance to get their noses even further. دەقە زۆر کەم ماوە زۆر. It's away, but it's not finished yet. It hasn't come to anything. ئێدە Disappointing. کاکە تۆپەکە جوان منێرە Done. لە ڕێی خودا. And the shot thwarted. نا مێسی ئێرە چۆلە کاکە. Promising 82 looking دقەوەکی attack from ئایا City. دەڕۆ. Grealish.
did look promising, but threat averted. Not long to go. دەی دووبارە دەی دووبارە Spurs on score at least second best. تۆپە ماوە گربە Work until the final whistle and hope it falls for them. ئەو پاساتە دەقەنمە کاکە دەقەنمە But if they can rescue something تەوە from چی this پیاوان game, it'll be a positive to take forward. Need to find a way to that ئێدە late مێسی leveller. This could be it. ئێوەڵا گوناحە ئەوە دەقە دەکوژی Grealish. ئێنا کاکەلو Is red and the ball has changed hands. زۆر پەلە دەکەم کە تۆپەکەەوە دەگرم Grealish. چکە بەڕاستی دەقەنمە Ake. ئەوانە ژوا دەقە دەکوژن On to Grealish. نادەمشە باوەڕ کە بە قەسیەوە دەکەم Promising. زاویە وەڵا دەقەنمە هاوڕێیان To that stop. لە یەکەم جام کراینە دەرەوە But he produced a top save at an important time. Fantastic. ماستی دەقەکەی کوشت پاساتیش بدە تەواو And it's a short corner. یاڵا دەی یەک کەس نییە And it's all over. بەداخەوە And it's City who continue in the کێشە نییە هەدەفی یەکەممان پریمەر لیگ بوو بەڵام دەمانیوت جامەکەش بەدەستبێنین بەڕاستی بەس ئەوم یاریە قورسە لە دوای یەک سەرەتا لیڤەرپول ئێستاش مانستی بۆ هەموو پێکانەوە کێشەمان لێ رازینە usual perfect. From him. بەس بەڕاستی یاری خۆمان بوو نەدەبا لە بن دەستمان دەرچێ مانچستەر یونایتد یەک بەیەک بە پێسپەناتی مانچستەر یونایتدش بۆ ماڵەوە ئۆ چوارەمین ئەستەن ڤیلە دووەمە ڕکابەریەکی بەهێزە بەڕاستی سێ ڕۆژ چوار ڕۆژ یاڵە ڕۆژی یاری ئەو یاریش بەڕاستی زۆر گرینگە هەر کلیان ئەمباپێ بگەڕێتەوە زۆر گرینگە لۆمە بزانی نەگەڕایتەوە کلیان هەڵا کلیان نەگەڕایتەوە کلیان هێشتا ئیسابێ یاریزانەکان پشوش تەواویان وەگرتووە بەس ئەو یاری مانستی بەڕاستی هەر لە بیرن چوو یاری بە داڤیس بکەوە یاریەکە قورس ئۆ بێرگڤال وەزعی زۆر شڕە تا کێشەمان نییە جەمال ناچارم ئەو ڕیسکە بکەم داڤیزی دەکەنە تاکشوب لای ڕاست یاڵە یەک لە یاریە گرینگەکان ئەمان سەرچیمان لێرەیە پریمەر لیگ ئێمە دەمانوێت پریمەر لیگ ببین لەگە یۆروپا لیگ جامەکانی تر بردمان باشتر نەشمان برد کێشە چۆندە گەورە نابێ یاڵە مێسی لە نەبوونی ئەمباپێ بەڕاستی جێگای پڕ ناپێتەوە واتکینس یاریشبەر ئینگلیزی و یانی ئەستان ڤیلە یاریگای خۆشمانە بەڕاستی گوناحەوە دەرفەتە لە دەستی Yes, thanks as always, Derek. We've got two good teams here, so I'm anticipating a really good game. The atmosphere is electric inside the stadium before kick-off, and hopefully we're not disappointed. And Spurs will go with this starting 11. Gianluigi Donnarumma begins in goal. Lionel Messi starts with فاول كاكا والله هو فاول centre of midfield. And تو بكم قطع كده لي just the one striker looking to do a bit of damage. دەست خۆش Here's how the lineup looks for Aston دەست خۆش Villa. گەل Well, in this 4-5-1, تاقمەکانم the گۆڕی بێ striker has to threaten the space in behind, just to stretch the opposition, which will then والله allow یاریزانی the خۆم players نابینم space to show their quality. I'm looking forward to seeing them play today. And pulled back. گۆلی یەک ئەڵڵا Proceed. It was anything but. مارتینێز یاڵە دەیت پڕ درێژە یەک درێژکە لێ وەگری بەسە Away properly. Firing it یاڵە in. ئی لامین لامین That was interesting to look at the table. And what can we say about these runaways? تاقمەکان زۆر لێک نیزەکە نازانم Well, they're in a great position at the moment. As you هەنێ ئەو ئێمە لە بیرمان چوو say, they're بەس چۆن دەبێت تاقمەکان ئاوا دانرێن If they can keep هەنی it زۆر لێک close, نزیکە بەڕاست they should win the title comfortably.
نازانم پێش یاری بەڕاستی لە بیرم دەچێت. Tielemans. Determined defending. وەڵا لێم تێک دەچێت بە قورئان زۆر بێک دەچێت. Jamal Musiala. Well, sitting deep here, almost inviting the pressure. Lionel Messi. یاڵە مێسی ئەڵڵا مێسی لە شوێرە ئەی دەستخۆش ئافرین دێسی ماسی ماسی Took it on from there, and neither can the goalkeeper. چەند جارێک چەند یاریێکە هەوڵ دەدەم بە هەمان شێوە گۆل بکەم شانسی مێسی تۆپەکە جوان ڕێک نەدەکەوت ئەو جارە لە هەدەفیدا مێسی دۆڕانی جامی لە بیر بردینەوە بەو گۆلە جوانە نانە بەڕاستی جوان بوو ئەڵڵا مێسی ئەرجێتینی مارتینێز یار ئەرجێتینی لە مێسیەوە بۆ مارتینێز دەستخۆش دەستخۆش مێسی So underway again here, 1-0 the score. Boubacar Kamara. So to dispossess your opponent. And it's Messi Oh. going forward. بەڕاستی لامینێ ماڵم هەر نەدی دوا لێرەیە باشە تاقمەکان زۆر زۆر بێک دەچێت بەڕاستی ئەوە کێشەیە Morgan Rogers. پاسادەکە نادا ئەمیش هەروە دەزانم پاسات دەنێری باز نەدا دەگرم Taking on his old club, and that can bring with it a few Hey. complications. Well, for some reason, playing against your old club can be difficult. You just feel that bit of added pressure. I hope it doesn't affect him today. بەڕاستی دەبی زۆر زۆر تەرکیز کەم کێشەیەوە But he's certainly not alone. And Oh. after the cross, a tremendous block. تۆپە نەڕۆی برۆژ بە زۆر میم دەبوو Rogers. He's very adept at protecting the ball. Not a particularly strong challenge. Who can he pick out? Nicely blocked, but he's got to get rid of it. Kind of given him too much space. Messi. مێسی دووبارە مێسی ئەڵڵا مێسی مێسی دووبارەی کردەوە ئای مێسی غەددارە وەڵڵا مێسی لە هەمان شوێن لە هەمان شوێن بە هەمان ئاراستە ئای لە مێسی He hits it perfectly, doesn't he? ئەوانە ڕێکەی مێسی ڕەحم ناکە بەزۆ کامیرە چێن دەکە سوێدەکە نازانە ئەوە جوان دیارە ئەڵڵا تۆپانە دەرنایە زۆر زەحمەتە لۆ گۆشەی مردوو ئای مێسی 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 And the ball is moving again. 2-0 is how it stands. Boubacar Kamara. ئەی Here's Tielemans. یاڵە 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 With Kamara. Goretzka. Well, this looks really productive. What can they do from this position? زۆر Well, Eh, unable to offside. end his run. Offside. جێمی دۆمەندە یاریزان دادەنیشێنی ئینشەڵڵا بەس بەڕاستی خولی ئینگلیزی یان هێشتا جێی سیقە نییە دەستخۆش دەستخۆش Alphonso Davies. Jamal Musiala. And threading it through. ئەڵڵا Really good. ئەوە گۆڵ با زۆر میم بوو Well, the less said about that, the better, because that's a really poor attempt in the end. زۆر گرنگ بوو زۆر گرنگ And a substitution in the offing. هاوڕێن چەند گۆلی بکەین هێشتاکەمە Not thinking it through. Messi. نا مێسی مێسی ئەو جار یاریزان لێ Delivered into the box. Good piece of defending. Musiala. And the ball with Alphonso Davies. He'll try his luck. ئەڵڵا زۆر Well, the goalkeeper managed Sabır to bu hold şu the taka. save without much difficulty in the end. Leon İlhamin değil. Goretzka.
لامین Here is قەتعی زۆر Digne. باش نییە. No more time. جێم یەکەم بە دوو گۆلی میسی هاوشێوە، دوو گۆلی هاوشێوە لەلایەن مەسی. یاڵە یەک دوو تەبدیلات بەڕاستی لامین یەماڵ وەزعی شڕە، هەمان خۆتا جێبەجێ دەکەمەوە. کەس نییە بینمە شوێنی ئەوەی بەزەوەی لۆی نەکەمە مێسی نە باراوە بێ. هاوڕیان بەڕاستی یەدەگەم زۆر زۆر خراپە، ناچارم ئەندە یاریزانێ بە ماندوی بوونیش هەر یاریان پێ بکەم. Messi. Jed Spence. He has teammates around him. نا شوتانە چیەوە؟ Going shot. یاڵ ئەو Not really the ideal clearance. Bentancur. Can he put it away? هەوە ساید لەو هەموو یاریزانە ئەخەلۆ داتەوی. Tielemans. ئۆ Awarded then by the ئەو referee. یاریزانم بینی جۆنسن بەڕاستی یەکەسەی بەرامبە گۆڵ دەمەوە. And a chance for him on the flank. It's not a bad ball. ئۆ وەڵڵا خەتیرە عەفیە دۆنارەمە لە گۆلێکی 100% ئێمە قوتار کرد. Well, they might be able to launch a counter-attack. ئۆ ئەڵڵا دەی کورە Header that time. لە دەستمان ڕۆی. Keeper was there. Well, those stats tell you the گۆلێکی story. 100% Spurs وان have been really good today. تۆڵەمان The کردەوە. attacking play has been a بەڵام joy to بەڕاستی watch. داویز یەکەسە شوتم کرد بە گۆل بوو بەس نەمزانیم لەکوێ بزانم دێتەوە پێشی ئەو تۆپە لە چێن دەرێ وەڵڵا هەمزانی کەتە دەرەوە. Well, standing off them here. Are they being too مێسی decent looking دەپشتۆ cross? مێسی Was it a great clearance? ئەو پاسارەکەشم Determined دە defending. Well, that's how to beat your opponent. And Messi. هاتریک ئەڵڵا مێسی Passes from the keeper and the danger averted. تازە شتێکیوامان کرد دووبارە کەینەوە گۆڵی سێیەم گۆڵی سێیەم تەبدیلاتەکانمانە جەعەت دێنێ ئەڵڵا دەڕیبی زیرەک بێگومان دووجارە هەوڵەمدا جاری دۆم گۆڵ بوو. Take another look. دەست خۆش هاوڕێیان هەی ئافرین ئەڵڵا لەگە دووەمی پیریمە لیگ 3-0 لە پێشەوەینە ئەوە زۆر گرینگە زۆر چکە تو لە ڕکابەرەکانت ببێەوە ئاسانتر دەچێ پێشەوە چاوەڕێ دۆڕانی وان ناکەی. دەقە زۆر نەماوە 3 گۆل بەرامبەر بە هیچ And it's been all لە ناو Spurs so ئەستن far. ڤێلا یان لە Since ناو there سای could be خۆمەنەری extra punishment نانە ناو dished سای out. خۆمەنە Boubacar Kamara. لای هاوڕیان دەرفەتبان دەگیاری زەم دەم Options available. خراپ نابێ تۆپە بکەتە دەرەوە. Tielemans. ئای تۆپیان لە چێنەری ناوە چێنەر لە ڕێوە With خودای Goretzka. What a block! Bentancur. Might be No, able to no. set up the chance. Well, it looked like it might lead to something very positive indeed, but a useful interception. ئەوزە چاوەڕێ تۆپی دەکەم بکەتە ئاوتی ناتی ئۆ Good work from Villa to ئەوەستەکەەوە win it back. And nicely over the top. Goretzka in behind for him to ئۆفساید chase. یاڵڵا باتە پێمان دەکرێت یاریزان پشو پێ بدەین. بێرگڤڵ نا بێرگڤڵ بابی هێنینە ناو کێشەنی
جۆنسن کەسەیە ناچارین هەندێک یاریزانی هەر نای ناسم بەڕاستی زۆر بێزە بەس ینی هەندێک ناچارمان دەگەارزان بشوو پێ بدەم بەدەستێنانی پریمەر لیگ ئامانجی یەکەممانە وڵای سیقم پێی نەبوون بەهێزە قوتی هەفتا و شتەکە Tielemans. Goretzka has it now. Boubacar Kamara. بیاڵڵە یاڵلا یاڵڵا Bailey. تەلەفۆنەکمان لات و ئاگام لێ نەما بەس باش و شتەچی گرنگ ڕووی نەدا Kulusevski. And Cash with it. Boubacar. ئەو پاساتە لۆس دەکەنەوە سێ گۆل لە پاشن هەی دەستان خۆش دەقە باش دەڕۆ Tielemans. ژنایەمە دەری ئەو Goretzka. بەس حەزم لێ بوو بەڕاستی گۆلی چارەم Clearly took a touch on the way out of play, so a throw in to come. یاڵە کاکە پاسات خۆتان بەرداوە من سێ گۆلی خۆم کردووە Teammates available. That's a useful cross. And the assistant referee is هەرەوما بۆ تۆ بە بچێتە گۆڵ Bentancur. Ronald Araujo. Spence. Sarr. ئەو شوتە خوارەی Percentage option to try مساب your نەکەی from there. Well, his teammates aren't particularly happy. He was never going to score. لەم from زە there. ترسام تووشی پێکان بێ ئەخەو شوتە ڕخەفەتی نەدەویست کە زۆر زۆر خوار بوو ئەو شوتانەی مارتینێزی Jadon Phillips. زۆر مشکلەیە Onto Goretzka. Pau Torres. یاڵە دەقە ناڕوە ئەها چکە دەمانێت دەقە بڕۆ تازە یاری بەرامبەر ماشتەستیش دەقە دێگۆ یەک چرکەیە Tielemans. Well, 3 minutes of stoppage time added on here. ئایا دەست کاکە گۆچیمان دەرەجە یەکە Van de Ven. نانە ئەو خەز ئەڵڵا بردنەوەکی بە نرخ بەرامبەر ئەستان ڤێلەی دووەم دەستان خۆش هاوڕێیان بۆ ئەو سێ خاڵە گرینگە بەرەو پلەی یەکەمی ئێستا نابێ زۆر لیان دووربین بەڕاستی نازم خاڵەکان چەندە ئێستا سێری دەکەین ئینشاڵڵا بەرەبەرە لە لیڤەرپولیش نزیک دەکەوینەوە بە پێشی دەکەوین هێشتا یاریمان بەرامبەر لیڤەرپول نەکردووە بابزانین ئەو یۆروپالیک دەست پێ دەکات بەڵام یۆروپالیک کەی ڕەت دەدەم ئینشاڵڵا هەوڕێیان لە پارتی داهاتوو دێم وڵاتان با پارتەکە لەوەی درێژتر نەبێتەوە هەمووتانم خۆش دەوێ و کاتە چی خۆش خوا حافیز